ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادوم، کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری تایبەتن لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە کە ئەمڕۆ 5/3/2023 پێشکەشیەوەی ئازیزەکرێ، گفتوگۆیەکە لەگەڵ هاوڕێ فاتح شێخ سەبارەت بە 8 مارس و ناونیشانی بەرنامەکەمان وەک دیارە لە شاشەکەیە ئەیبینن، شۆڕشی ژینا و 8 مارسە. 8 مارس چەند ڕۆژێکی ماوە بۆ بۆنەوە وە خۆم وە کەناڵی هیوا دەستی خەباتکارانەی سەرجەم ئازادی خوازان، ژنان و پیاوانی بەرابەری خوازە گوشم و ئومێدوارم ئەم 8 مارسە ڕۆژێکی شکۆداری تر بێت لە خەبات بۆ ئازادی و ڕزگاربوونی ژنان و ڕزگاربوونی کۆمەلگا. 8 مارس وەک زۆرێک لەوانەکە ئەم بۆنێ یادەکەنەوە ئەزانن کە لە ساڵی 1911 بەڕسمی لەلایەن ئەنتەرناسیۆنال لە بەشی ژنانی ئەنتەرناسیۆنالی کارگەرانی جیهان بەڕسمی وەک ڕۆژی ژنان ڕاگەێنرا، بەشێکە لە نەریتەکانی جوڵانەوەی سۆسیالیستی و سیمبولی خەباتی ژنانی کارگەرە بۆ ئازادی و ڕزگاری ژنان و یەکسانی هەمەلایەنی ژن و پیاو. ئەم ڕۆژە لەگەڵ زۆرێک لە ڕووداوە گرنگەکانی دنیاە تێکەڵ بۆ هاوجود بووە کە گرنگترینیان ڕەنگە شۆڕشی رووسیا بێ کە هەر لە 8 مارسی ساڵی 1970 دەستی پێکرد. هەموو ساڵێک لەم ڕۆژەیە ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواست شەقامی شارە گەورەکانی دنیا کەنە مەیدانی خۆنواندنی جوڵانەوەیەک کە لە دژی ستەم و دژی چەوسانەوەی ژنان دەمێکە بەڕێکەوتووە. ئەم ساڵ بەڵام ئەم یادا لە کات و ساتێکی تایبەت تاکەینەوە، ئەویش جوڵانەوەیەکی شۆڕژگێڕانی گەورە و فراوان و خرۆشانێکی جەماوەریە کە تا ئێستا زیندووە، ئەگەر چی هەڵچوون لاچوونی تایە، بەڵام ئاگری ژێر خۆڵەمێشە و هەر لەحزەیەک ئیمکانی کڵپەسەندنی دووبارەی هەیە و ئەو جوڵانەوەیە زیندووە و بەرەو پێشەچێەوە هەنگاو بەرەو پێشەوە هەڵەگرێ. هاوڕێم فاتح شێخ ئەم ڕۆژەی ناوناوە، ئەم شۆڕشەی ناوناوە شۆڕشی ژینا و ئەمڕۆ سەبارەت بە شۆڕشی ژینا و 8 مارس لە شۆڕشی لە کات و ساتی شۆڕشی ژینایە قسە و باسەکەین. سەرەتا بە خێرهاتنێکی گەرم هاوڕێ فاتح شێخ، زۆر زۆر خۆشحاڵم، زۆر سپاس دەکەم کە جارێکی تریش داوەتی منت قبول کرد بۆ ئەم بەرنمەیە بۆ ئەو بێندەوارم و بەرنمەی کە دامان ناوە ئەو نەخشەی دامان ناوە هەروە بەرەو پێش بچێت. زۆر بە خێراتی، زۆر سپاس. ئێوارە باش هەڕۆ شەماڵ و کاناڵی هیوا، هەر ئێستا پێشەکی ڕۆژی جیهانی ژن پیرۆزبایەکەم لە خۆت و لە کاناڵەکەتان و کاناڵی هیوا بەخشەکەتان و لە هەموو ئەوانەی کە خۆت ئێستا باست کرد کە دەستیانە گوشی، هەموو ئەوانەی کە ئازادی خواز و ڕزگاری خوازن لەوانە لە مەیدانی خەواتی ژنانی جیهانەوە. زۆر سپاس. وەک پێشتریش هاوڕێ فاتح ئێمە پێکەوە ڕێکەوتوین کە ئەم بەرنمەیە بەشێکە لە زنجیرێک بەرنامەی داهاتوومان 2 هەفتە دوای ئێستا بێ و سەبارەت بە ئاڵوگۆڕی سۆشیالیستیانەی کۆمەلگا یاخود سازدانەوەی یا دووبارە ڕێخستنەوەی سۆشیالیستیانی کۆمەلگا بێ و لە 2 هەفتەی ترای ئەمە بەرنامەی پێشکەشەکەین کە ئەویش ئەتوانێت زۆر باسێکی هەر ئێستایی و هەنووکەی بێ سەبارەت بە دۆخێکە لە ئێران ناگوزێرێ. بەڵام ئەمڕۆ ئێمە لەسەر 8 مارس قسە و باسمان هەیە. ئەوەی پێشنیارتان کرد کە ناوی ئەم بەرنمەیە شۆڕشی ژینا و 8 مارس بێ. من پرسیارێکی زۆر محوەریم هەیە سەبارەت بەم باسێک کە ئەمڕۆیکەین، بەڵام من پێم خۆشە سەرەتا لە نەزەر ئێوەوە لە ڕوانگەی ئێوە ئەمەی کە لە ئێران ئاگوزەرێ بۆچی شۆڕشە و بۆچی شۆڕشی ژینایە. هەردوو بەشەکەی زۆر ئاشکرایە.
بەڵێ شۆڕشە چونکە ژمارەیەکی زۆر لە کۆمەڵانی چەساوە و زڵم لێکرا و لە کۆمەلگا هاتنتمایان بۆی وەزەکە گۆڕن ڕاست ئەمە شۆڕشی پێڵە ئەگنا چیتری ئەتوانین چیتری پێ بڵێ ڕاپەڕینە هەر چی تۆ ناوی بنەی شۆڕش من بە معنای ڕێڤۆلوشنی ئینگلیسی بەکارێ بم یعنی ڕێڤۆلوشنی جەهانی زمان جەهانی ڕێڤۆلوشنە ئەمجا زینا بۆ چونکە ئەم شۆڕشە چونکە دروشمەکەی ژن ئازادیە ئەم دروشمە وەبدام جاری پێشوش یا جارانی پێشوش باسمان کردووە لە ڕوانگەیمەوە ئەم دروشمە سێ و شەی زۆر جوان و ڕەوان و یعنی یەک بابەتن هەر بۆ بۆنەوە لەعینی حاڵە بە وشەی بەواتەی کوردیڵن زۆر گوناح زۆر بێتاوانن هەموو کەسێک دەتوانێت بەکاری بێنێ و تابیری خۆی لێ بکە مەسەلەن هەرستا لەم 5-6 مانگە لەم زیاتر لە 5 مانگە مەسەلەن کوردایەتی یا ئەوەی پێڵێن ناسیۆنالیزمی کورد ئەوە خەریکە مۆری خۆی لێدا حتا بەشێکەڵێن جودام داوای ئەویان کردو بە ناوی ژنجیان ئازادی کۆمیتەی ژنانی ئازادی خازی ڕۆژهەڵات دروست ببێ کە نازان واخەن دەم بیست لە هیچ دروست بووێ بەڵام مۆری کوردایەتی لە ڕۆژانی ئەوڵەوە نزیکترین کەسانی ژینای عەزیزمان ڕایان کە ئێمە مەسەلەمان محدود یعنی ئەوە نییە کە ئەم یادە وەسڵکەن بە هیچ کوردایەتی و کوردەواریەکەوە شتەکە بە خولێوان سەراسەریە بەڵام دەرکەوت سەراسەری ئەگەر بە معنای ئێرانی بێ تەنانەت ئەوەش هەر کەمە بۆی یعنی وەها پریشکی ئەم شۆڕشە تەواوی دنیای داگیر کردو لە هەر شوێنێک بە جۆرێک پێڵێن کەیتر ناکرێت حتا پێی بڵێ لە چوارچەوەی ئێرانە کۆمەڵگەی ئێران تا تەماشاکەن لە ئەفغانستان دەنگی داوەتەوە لە تاجیکستان دەنگی داوەتەوە لە کوردستانی عێراق دەنگی داوەتەوە بەڵام لە ئەوروپا لە ئەمریکا لە هەموو شوێنێک دەنگی داوەتەوە من لەبەرەوە ئەم جارە مەسەڵەن تەماشاکەی ناسیۆنالیزمی فاشیستی ئێرانیش ڕضا پەرلێوانە ئەوانش ژنجیان ئازادی تەنانەت حتا بە کوردیکەشی وەریان گرتووە بۆ ئەوەی وەکو فۆرمێکی جوان ناوەڕ و خۆیانی تێ بکەن تەنانەت موسەوی ئەوش بەکاری بردووە یعنی ئیتر نازانم بەڕاستی ئینسان متەحیرە وەزعەکە چۆنە کە موسەویش حتا ئەوێ ناوەڕۆکی ئیسلامی خۆی بخاتنە و فۆرمی ژنجیان ئازادیە لە حەڵەکە ناوەڕۆکی ئیسلامی نە لەگەڵ ژن دێتەوە نە لەگەڵ ژیان دێتەوە نە لەگەڵ ئازادی دێتەوە ئەجا لەبەرەوە من پێم وایە ئەمە ئەوەڵەن شۆڕشە دوای شۆڕشی ژینایە چونکە لە ژیناوە دەستی پێ کرد یعنی لە کوژرانی لەواقع بوێرانە و قارەمانانەی ژینا و کەسوکاریشی بەڕاستی من خۆم وەکو کەسێکی کە حەوت ساڵ هەشت ساڵە خەباتکاری ئەم مەیدانم زۆر سوپاسی کەسوکاری ئەوەکەم کە زۆر بوێرانە وەستان بەرامبەر بە فشاری ڕژیم لە هەموو بابەتەوە لە لەحزەی ئەوڵەوە چونکە ئەمە مەسەڵەن مەرگێکی عادی نەبوو ئەمە کوشتن بوو قەتڵ بوو یا مەسەڵەن خۆ کوشتن نەبوو لە حاڵەکە بەداخەوە ئەڵەن بە توولی ئەلان ئەم چەند ساڵا ئەبینین کە خۆشتن و خۆش کوشتن و خۆ سووتاندن زۆر بۆ بە نسیبی ژنانەکە دەرەتانێکیان نامێنێ بەڵام تەنیا ئەم چەند ساڵە و ئەم بینە نەبوو ئەم وڵاتانە لە توولی مێژووە ئەم بەشمەینەتیە بۆ ژنان بەژێماوە بەڵام ژینا وانە بوو ژینا بەڕاستی دەرکەوت کە لە توولی ژیانیا زۆر پەیوەندی بە ژیانەوە بووە بە زندگیەوە بۆ بە دانسەوە بۆ بە گۆرانیەوە بۆ
ولەبەرەوە قەتڵی ژینان لەوەخا باشترین ناوە بۆ ئەم شۆرش یعنی ناوی ژین و داش تۆ کە ئێستا تقریبا لە سەراسەری دنیا وەختێک ئەم باسە کرێ وێنەی ژینان نیشانەدەن یا مەسەڵەن لە بروکسل مەیدانی سەرەکی شاری بروکسل کە پاتەختی بەلژیک و پاتەختی ئەوروپایە ناویان ناوە مەحسا ئەمینێ کە تەبعەن مەحسا و ژینە هەر یەکە بۆ بەڕای من باشترین ناو بۆ ئەم شۆرشی ژینا بازە کەس ئەڵێن شۆرشی مەسەن لە ئێران ئەڵێن انقلابی شەهریوەر مانگێکە شتی تریش لە مانگە ڕووی داوەکە هەر لە مێژووی ئێرانە هەیە بۆ ئەم شۆرشە لەو کەسەوە کە بە قەولی باوکی لەسەر بلۆکی جەرقەبرەکەی نووسی ژیناگیان تۆ نامبری ناوت ئەبێتە ڕەمز وەختە کەسێک لە ڕۆژی ئەوەڵەوە بە گیانبەختکردنی خۆی ناوی بۆتە ڕەمز بۆ ئەم شۆرشە ئەم شۆرشەی ناوی شۆرشی ژینایە ئەم هیچ مەناقەشەیەک هیچ کێشەیەکی تری لەسەر ناکرێ ئەم مۆزوعە من بۆیە واڵێم چونکە ناوەکەی ئەوەیە بەڵام ئەگەر لە ناوەڕۆکەکەی لە من پرسی ناوەڕۆکەکەی ڕێڤۆلوشنە کە بۆ ئاڵوگۆڕی بنەڕەتی لە کۆمەلگا معنا چونکە ڕێڤۆلوشن ئەویش هەروەکو دروشمی ژەنجیان ئازادی ئەوش وشەیەکی بێتاوان هەموو کرد بەکارێنێ بەڵام هەر کرد ناوەڕۆکی خۆی تێکە لە ڕوان منەوە یا لە ڕوانگە ینی کەسانە کە من بناسن ئەزان کە من وتم بە ڕێڤۆلوشن بەستم ڕێڤۆلوشنی کرێکاری و ڕێڤۆلوشنی سۆسیالیستی غەیری ئەوە هیچ نییە زۆر باشە بەڵام فاتح لە بابەتی ڕێڤۆلوشن لە بابەتی شۆڕژیاوە کە بە فارسی پێوتری ئینقلاب کەسانێک وەصفی ئەم جوڵانەوەیان کردو بە شۆڕژ و پێیان وا بۆ شۆڕش لە حاڵی ڕوودانە یا بەشێک گەڵێن هەتەنانەت ڕووی داوە کەنێک قسە لەسەر گۆڕانی زەهنیەت و گۆڕانی گیان و ڕۆحیەت و باری بڵین دەرونی یاخود ئەو هاو بەندی کە لە نێوان خەڵکانە دروست بووە لە کوردستان و لە سەراسەری ئێرانە ئەمە بە بەڵگە دێننەوە بۆ ئەوەی کە شتێک بە ناوی شۆڕش لە ڕاستیە شۆڕشێک لە حاڵی ڕوودانە هەیە بگرە بەشێکی ئەنجام درراوە ئەم بۆ ئەم جوڵانەوەی هەر ئێستا کۆمەلگای گۆڕیوە پێش بەرنمەکە لە قسە باسێکە لەگەڵ ئێوەیە من ینی پشتێکی ئاوا هاتە پێشەوە کە ئێوە قسەتان لەسەر گۆڕانێکی ڕیشەیی کرد لە موقعیەتی ژنانە لەوە کە من ئەمە بە بڕای من ئەمان ئەتوانێت پرسیاری میحۆری بێ لەم بەرنامەی ئێمەیە ئێوە باسیەوەتان کرد کە ژن لە موقعیەتی قوربانیەوە پاتۆتە موقعیەتی قارەمان و شۆڕشی ژیناش بەم اعتیبارە بە ناوی ژیناوە وەک ڕەمزێک و وەک قارەمانێکی ناو ئەم داستانەکە ئێستا تۆمارەکرێ دەرەکەوێت ینی ئەم ئاڵوگۆڕە گەورەیە کە ڕوویداوە لە موقعیەتی ژنانە ئاڵوگۆڕەکە لە ڕواگەی ئێوە ئەوەی کە بە منگەیشت ئاڵوگۆڕێکی مێژوویە و ئەم ئاڵوگۆڕە لە ڕوودانایە و بەشێکیش ڕوویداوە و بەشێک ئەیبینین بە بەرجەستی لە بەرچاومانەیە هەستی پێکەین نەک ئێمە هەموو ئەوانێگەن لە سەراسەر دنیاە مراقب و یاخود چاودێری ئەم دۆخەن و هەواڵەکانی بیستن ئەم حقیقەتە بەڕەسمیە ناسن من پێم خۆشە لەو بابەتەوە زۆرتر بدوێ گۆڕانی ژن لە قوربانیەوە بۆ بڵین کارەمان ماناکەی چییە؟ باسێکی زۆر بەجێیە هاوڕە شەماڵ چونکە ئەکرا مانگێک لەوە پێشم قسە بکەن دوو مانگ لەوە پێشم قسە بکەن بەڵام خۆی هەشتی مارس مناسبەتێکە ساڵی ڕۆژێکە بەڵام هەر لە 110 ساڵ بەر لێستەوە هەشتی مارس وەکو ڕۆژی جیهانی ژن باسی کراوە یعنی جیهانیە بەڵام 110 ساڵە ئەم شتەکە هەیە هەشتی مارسە هەیە بعد ساڵێک مثلەن خۆپشاندانی گەورە کراوە لە زۆر شوێنی دنیا بعد ساڵێکی ممکنە بەو گەشی و
ئەوانەیە نەبوو بێ بەڵام ئەمساڵ شتێکی ترە یعنی بۆیڵم ئەم باساڵان زۆر بەجێ چونکە ئێستا یەکان گیربوونی ڕۆژی جیهانی ژن لەگەڵ شۆڕشێکی ئاوا شۆڕشی ژینا کە شۆڕشی ژینا پێشڕەوەکانی ژنانن لەبەرەوە ئەم باسە زۆر بەجێ قوربانی و قارەمان تەنیا لە وەختی شۆڕشان نییە تەنانەت هەر لە گوزەری ژیانە زۆر جار ڕۆدا یعنی من زۆر کەسە ناسم مەسەڵەن فەرزکەن مەخسوسەن بۆ کچ و بۆ ژنەوە ڕۆدا کە مەسەڵەن کچێک فەرزکەن باوکی لێدا عەزیەتێکە فڵانەکە یا ئەوێ بیدا بمێرد ناگەهان کە قەرارەدا کە لەو مەحدودیەتە دەرچێ ئیتر ئەمجارە لە قوربانیەوە بێ بە قارەمان تەماشاکە کاری گەوری لەدەست چونکە ئیرادەی ئازادە بێ ئیرادەی ئەو کچەیە ژنە ئازادە لەم شۆڕشەدا کە ئێستا جەریانی هەیە وەکو مەوج وەکو شەپۆل جەریانی هەیە یعنی ئەوەی کە ئەم بەحسەکە ئەم دەستی پێکردەوە دەستی پێ نەکردووە هەر لە ئەوڵۆ چەند لە ڕۆژانی ئەوڵ کە ئەم مەسەلە هاتە بەرەوە زۆر کەس ڕاگەاندنیان داوتیان لە ئاستانە بە فارسی لە ئاستانەی ئاڵوگۆڕی گەورە دەن ینی ئەنی ئێستا ماوێتی یعنی لە بەردەم ئاڵوگۆڕدان یعنی ئێستا ئاڵوگۆڕەکە پێک نەهاتوو من هەر وەختە داوام کرد لەو کەسانەوەتم یعنی ماتڵێت چین چی ڕوودا شتەکە ڕووی داوایتە بەڵام هەر شتێک کە ڕووەدا وەکو مەوج ڕووەدا یعنی هیچ پرۆسسێکی کۆمەڵایەتی نییە کە وەکو شەپۆل نەبێت شەپۆل معنای چ شەپۆل معنایەوە یەک شەپۆل تەواو بێت شەپۆلی تر بە شوێنێدا ئەو شەپۆلە کە ئەگا ببەستێن ئیترە گەیشتەوە ببەستێن تر شەپۆل نییە بەڵام چونکە دەیان شەپۆلی تر بە پشتیوە هەیە ئینسان وا ئەزانێت کە هەر شەپۆلە و شەپۆلە و هەتایە و هەتایە لە بوونا لە چوونە لە حەڵەکە وانە شەپۆل ئەوەیە ئەوجی هەیە و دابەزین هەیە ئەوجی هەیە و دابەزین هەیە ئەمە ئەسڵ مەسلەیەک نییە حرەکەتی خەتی تقریبان لە زۆر پرۆسەی کۆمەڵایەتیان نییە حرەکەتەکە ئەوە زیگزاگیە یا بڵێن سەر و خواری هەیە لەبەرەوە ئەم شۆڕشە ئەوەیە بەڵام ئەم شۆڕشە ئیتر داستانی یەکژن نییە من ماوەی مەسان 25 ساڵەوە پێش وتارێکم بوو ناوی وتارەکەمەوە بوو هەر ژنێک داستانێکە ئێستا شت پێم وایە هەر ژنێک بخۆی داستانەکە تو گوێ لە هەر ژنێک بگری هەر کچێکە لە عمری 16 ساڵ دەرەچێ گوێ لێ بگری باست بۆ بکە داستانێکی هەیە هەر ژنێک داستانەکە بەڵام ئەم شۆڕشە کۆمەڵێکی زۆر لە ژنانی یەکسەر هێناوەتەمەیان کە ئەم ژنانە حتا ئەگەر هیچ شیان لەگەڵ نەکرابێ هەر ئەو شتێک کە بەسەریانە تەحمیل کراوە ئەو ڕووسەریە بەمانەوە قوربانی شتێکن کە خۆیان پێیان خۆش نییە بەڵام ناگەهان بوون بە قارەمانین لەو ڕۆژەوە کە ڕۆژی ناشتنی ژینا کە جەماعەتێک لە ژنان لە ئایچی سەقز ڕووسەرەکان دەرێنا ئەوە فڕیاندا بەمانای ئەوە ئیتر لە قوربانیەوە بوون بە قارەمان ئەمە معنای چییە لەباری کۆمەڵایەتی یا لەبارەی سایکۆلۆژی کۆمەڵایەتیەوە ئەوەی کە دیسی پێڵەن سۆشەڵ سایکۆلۆژی نەک تەنیا سایکۆلۆژی لەباری سۆشەڵ سایکۆلۆژیەوە ئەمە یعنی وای لێ هات کرد لە دوای مەرگی ژینا بەم حرەکەتە یا بەم شۆڕشە سایکۆلۆژی کۆمەلگا ئاڵگۆڕی بەسەرات یعنی ئاڵگۆڕێکی ئاوا 180 دەرەجەی بەسەرات بۆ یەک نمونە ترس جێی خۆیدا بە نەترسی محافەزەکاری خۆپارێزی منع نییە خۆ عیب نییە یعنی ئەگەر بەشەر یا گیاندار هەمیشە یەکەم
ڕوودفعلی یەکەم ئینی ئەوەیە کە خۆی پارێزێ بەڵام وەختێک خۆپارێزی جێ خۆیدا بە بوێری ترس جێ خۆیدا بە نەترسی معناوەتە ڕەوانشناسی کۆمەڵایەتی یا بڵین سایکۆلۆژی کۆمەڵایەتی کۆمەلگا ئالوگۆڕێکی 180 پلەی بەسەر هاتووە وەختێک من باسی سایکۆلۆژیەکەم بە ئەوە ڕۆشن بکەمەوە لە لای من سایکۆ ئانالیز یا سایکۆ ئانالایز ئەوەی کە پێڵەن ڕەوانکاوی ئەوەی فرۆید و یونگ و ئەوانە ئەوە فەرقەیە ئەتباری هەیە یان نییە ئێستا بەحسی من نییە بەڵام شتێک هەیە بە ناوی سایکۆلۆژی کۆمەڵایەتی واقعیە لە دوای کردداری کۆمەڵایەتی ئەو ڕۆحیەک ئەو نەفسیەتە کۆمەڵایەتی بە وجودێت بەلەوە کردارەکە هەیە لەبەرەوە مثلا لە ئەمریکا بەواڵێن بیهیڤیریزم کە بیهیڤیر هەریانی کردار یعنی ڕەفتار مەزم وایە لە ڕوانگەی ماتریالیستیەوە سایکۆلۆژی کۆمەڵایەتی ئەوەیە کە لە کۆمەلگایەکە شتێک بەرلەوە لە ڕێگەی کردارەوە و هاوکات لە ڕێگەی گۆڕێنی نەفسیەتەوە ئاڵوگۆڕێکی بنەڕەتی بە وجودێت ئەوە بەمڕای من ڕووی داوە لە پێنجوانی ڕابردووە ئەستا مەسەرەن ئەم ماجرای ژار خواردکردنی کچانی مەدرسە ئەلان 3 مانگە بەردەوامە حتا ئیمڕۆ کە ئێمە بە یەکۆ قسەکەین ئیمڕۆژ ژمارەیەکی زۆر لە کچان ژار خوارد کراون لە مەدرسەکان یا لە زانستگاک بۆ ئەم کارە کراوە 3 مانگە ئەم ڕژیمە تیرۆریستە خەریکە بە ژار خواردکردنی مناڵانی کچ ئەوێ دایکیان بە تایبەت دایکیان و دایک و باوکیان پترسێنە کە ئیتر کچان نەنێرنە مەدرسە یعنی هەدەفی ئەوەیەتر بەڵام بە پێچەوان هەڵگەڕاوەتەوە یعنی ئەڵام لە دوێنەوە ئیتر ئەم جارت بە پێچەوانە ئەوانەی دایک و باوکی مناڵەکان چوونەتە بەر مەدرسەکان چوونەتە بە دایرە فلان ئێعتراضەکەن ئەڵێن ئەمە چیە ئەمە چۆنە مەزم وایە گۆڕێ بە دژی خۆی دەورەی لابی وایە سەردەمی شۆڕژ وایە و بۆیە وتم ئەم پرسیارە بەجێ چونکە من پێشنیارمەوەی لە ڕێگەی ئەم وتوێژەوە پێشنیارمەوەی ئێستا 3 ڕۆژی ماوە بۆ هەشتمە پێشنیار وایە بە پێچوانەی ئەوەی کە مەسا هەموو ساڵێک وتراوە ڕێز لە هەشتی مارسەگرین ڕۆژی جەهانی ژنانی جەهان و ڕۆژی جەهانی ژنەوە ڕێزگرتن کافی ئیمساڵێت ڕێزگرتن بەس نییە ئەمساڵ ئەبێ باسێکی زۆر بنەڕەتی و سەراسەری لە مەسلەی ژن جێگە و پێگەی ژن لە کۆمەلگا بکرێت چونکە وای لێ هاتووە یعنی ئێستا تقریبان بە بۆنەی ئەم شۆرشەوە لە تەواوی دنیا ئەم بەحسە دایار بۆتەوە کە جێگە و پێگەی ژن لە کۆمەلگا چییە مەسەن گۆران شاعری نێوخوازی کورد 60-70 ساڵ بەلێسە و توێتی هۆی ژیانی گەل ژنە یعنی بەحسیەوە نییە کە بەحسیەوە نیەک ژن و پیاوە بێ بەرابری حقوقیان بێنەدام ئەوە بە یانسە لە عێراقایە لە بازە شوێنەکە واقعان شتێکی زۆر مەسخرە هەیە کە مەسەن دایان ناوە 25 لە سەدی پارلەمانە بێژن بن یعنی چی یعنی ئەگە مەسەن 50% چییە خۆ لە سوێدا وایە لە سوێدا پارلەمان 50% حتا کابینەی وەزیرەکانش هەوڵەدەن ئێستاوان نییە بەڵام هەوڵەدەن نیوەی ژن بێ و نیوەی پیاو بێ بەڵام بەمە خۆ ژن و پیاو بەرابەر نابن دوای یعنی هەمیشە ژن هەنگاوێک ها لە دوای پیاوە حتا لە بەرابەری حقوقیشە لە حاڵەکە بەڕاستی هۆی ژیانی گەل ژنە یعنی بنەڕەتی زندگی بنەڕەتی ژیان ژنە چ لەباری بیۆلۆژیک و ئەوەی کە پێڵەن بەرهەمهێنانی نەوە هێشتا وای لێ نەهاتوو کە پیاو مناڵی ببێ لە توولی 200,000 ساڵە زیاتر کە مەسەڵەن بڵێن هۆمۆساپیەنسی هاتووە ژنەکە هەمیشە نەوەی تازە نەتەنها پەروەردە کردووە لە خۆیان دوایش بەخێوی کردووە گەورەی کردووە
لەوێ بگرە هەتا ئەوەی کە کولی ژیان مەسەن ئێستا لە سوێد کە بە حساب بەرابەری ژن و پیاو هەیە ئەگەر ژنێک و پیاوێکە بە یەکۆ ژیان دەکەن هەردووکیان لە کار بن دوای ئەوە کە لە کارەکە هاتنەوە بە فەرزی ئەوە لە 1 ساعتە لە کارەکەش بێنەوە دیسان لە ماڵەوە ئەمە ستاتیستیکی زانکۆکانە دیسان لە ماڵەوە ژن 11 تا 12 ساعت زیاتر لە ماڵەوە زیاتر لە پیاوەکە ئیشەکە یعنی پیاوەکە زۆرتر دانیشە تەماشای تەلەڤیزیۆنەکە ڕۆژنامە خوێنێتەوە بەڵام ژنەکە خەریکی کارەوە خەریکی خواردن دروستکردنە خەریکی هەر شتێک هەیە کە مربوطە بە کار و ئەوە لە ئیستلاحی اقتصادیە پێڵێن کاری بێبەرامبەر کاری بێ حەقدەست یعنی ژن 100 ساڵ زیاتر ژن چۆتە بازاری کار بەڵامێتە زیکە 30 ساڵە هیچ خێزانێکی 4-5 کەسی ناتوان فقط یەک کەسیان کار بکات 2 کەس کار بکەن ئەگەر 2 کەس بەماناوەتە پیاوەکە و ژنەکە هەردووکیان کار بکەن بەڵام سەر ڕایەوە ژنەکە گەر 40 ساعتیش کار بکە یا 35 ساعت کار بکە لە فەرەنسا زیاد لەوە 10 ساعت 12 ساعتیش لە ماڵەوە کارەکە بەبێک حەقدەست و لەگەڵ ئەوشا بەردەوام شەو و ڕۆژ زوڵمستەمی جەندری لێچ لەبەرەوە ئەم بۆیڵم داوای من ئەوەیە لەم چەند ڕۆژان کە تا ڕۆژی 8 مارس ئەوانەیە بەحسی ساڵانی پێشوو بنێن لاوە کە ڕێزگرتن لە 8 مارس و ئەوەی کە لە ساڵ دروست بوو چی بەسەر هات چۆنی بەسەر ئەوانە بەجێ خۆی هەمووی بە کەڵکە مهمەوە ئەلێن 8 مارس ئیمساڵ یەکانگیر بۆ لەگەڵ شۆرشێکی گرنگ کە شۆرشەکە پرژەی و پریشکی چووە تا ئەو پەری دنیا مژدەی یا بڵێن ئاسۆی ڕزگاری ژنی هێناوە ئاسۆی ڕزگاری ژن معناوە ژن بەڕاستی بێ بە ساحبی کۆمەلگا بەمانایەوە نە دژمنایەتی لەگەڵ پێ بەنظر من ئەو شتانەی کە لەم شۆرشا ڕوویدا یەکێکەوە بۆ ئەم شۆرشە بڕای من بەشێک لە ئەو بۆ چوونە ناسیۆنالیستەکانی داکەنارەوە یعنی مەسەڵ زۆر کەس ئەلان باسیەوەکەن ئەم شتێ لە کوردستانەوە سەری هەڵداوە بەڕای من ئەوەی کە کوردستان لە 44 ساڵی ڕابردووە جێ سەربەرزی بووە مشتێکی واقعیە ساوە بەرامبەر بەڵام ئەوەی کە ژینە شۆرشی ژنا لە کوردستان دەستی پێکرد لەوانەیە فقط بۆ ئەو ڕۆژە معنای بوو بێتن بۆ ڕۆژ دوای معنای نەبوویتر بە پێچەوانە بەڕای من ئەمە کوردایەتی ناسیۆنالیزمی خستەلاوە ناسیۆنالیزمی ئێرانی خستەلاوە ڕۆڵا پەهلێوی ناتوانێت خۆی بەم شتەوە هەڵکێشە یا مەسەڵ موسەوی لەوبارەک یا هەر کەسێکی تر بەڵام بێجگەلەوە هەورە شەماڵ بەڕای من ئەم شۆرشی ژینا فێمینیزمشی ناوەتە لاوە من ڕێت زۆر تایبەتیم هەیە بۆ هەموو تێکۆشەرانی فێمینیست خۆم تەبعاً فێمینیستم بەڵام پێم وایە ئەمە مەسەلەی جەندەریشی ناوەتە لاوە چونکە بۆ نمونە هوتاف یا دروشمێک هەیە یا هاوارکردنێک هەیە کە ژنان دوای ئەوەی کە ڕئیسی قسەیەکی زۆر ناڕەوا و ناشرینی کرد تاپێک دەرکەوت کە بەیانەوە تۆ فلانی و فلانی هەرزە تۆی زەنە ئازادە منم یعنی جمهوری ئیسلامیان نابەرامبەر ژنی ئازادە لە زۆر لە خۆپشاندانەکانە کوڕەکان یا بڵێن پیاوەکان بەشی ئەوڵەکەی ئەڵێن یعنی خطاب بە ڕژیم ئەڵێن هەرزە تۆی ژنەکانڵێن ئازادە منم ئەمە زۆر مهمە یعنی ئەمە معنای ژن و پیاو هاتوون کە شتێک بگۆڕن و ئەمە کە شتێک بگۆڕن یەکێک لەو شتانەکەی گۆڕن فێمینیزمە ئەگەر فێمینیزم یەک لە سەدا یەک بە معنای جیابوونەوەی بینی ژن و پیاوە ئەمەیتن نەماوە لەم حاڵەتە من وایە مەسەڵەن من بارها قسەم کرد بەفاتە من ئەم باسە بە باسێکی زۆر گرنگ نەزانم بە تایبەت کە باسی جەندەر و باسی فێمینیزمت هێنا پێشەوە من ئەم دۆخەی کە لە ئێران ڕووەدا ئێستا بە جۆرێک وا بە نەزەر مەگا کە تەواوی ئەو باسێکە لەسەر جەندەر ئەکرا لەسەر جیاوازی جەندەری ئەکرا چونکە باسی جەندەر و جیاوازی جەندەری ئەوانە زۆرەکەی بڕوە لە ئاڵوگۆڕی ستراکتوری کەڵچەری یاخو کولتوری کۆمەلگایە خۆیە بینێتەوە یاخودەوەی کە شوێن و پێگە کۆمەڵایەتیەکان یاخود پێگەکان لە
دەوڵەتە لە سیاسەتە لە ئابوووریە نیوە بە نیوە لەگەڵ پیاوانە بەش بکرێت لەلایەن ژنانەوە بەڵام باسی جێندەری شتێک سەبارەت بە ئابووری کۆمەلگا ناڵێەوە بە هەر بەم معنایە و بەم واتایەش بەشێک ئەتوانێت ببێتە مەقاشێکی زۆر باشی دەستی کاپیتالیزم و بۆژوازی بۆ تێکدانی مانا و مەفهومی ڕزگاربوونی واقعی ژنان کە هەمیشە ڕزگاربوونی ژنان لە سەرەتاوە لە ئەو ڕۆژانەوە کە 8 مارسیش بنیاد نراوەکو ڕۆژێک یاخوددان داهێنراوەکو ڕۆژێک بۆ خەباتکردن بۆ یەکسانی ژنان و پیاوان باسەکە لەسەر باسی ژنانی کارگەر بوو و باسی بنیادی اقتصادی و بڵین ژێربینای کۆمەلگا بوو نەک تەنها سەربینا و ڕووبینا نەک تەنها لە کەڵچەر و لە سیاست و لەوانەیە جێگەی ژن و پیا چۆن یاری بکرێت ئێمە لە سەروبەندی شۆڕشێک سوبەندی جوڵانەوەیکی شۆڕژێوانە لە ئێران هاتوینەتەوە بۆ هەمان خاڵ و بن پێم وایە ئەمە ئەتوانێت هەر بە معنایەشە دیارە نازانام ئاگاداربییان نا هەتا سلااوۆژیژک لە بەرامبەر فیمینیزمی دنیاە ئەڵێکە جوڵانەوەی ژنژیان ئازادی فیمینیزمی دنیاشی ڕوبەڕووی پرسیاری گەورە و قەیرانی گەورە کردوەوە خستێژێ پرسیاری گەورەوە کە چیتر لە بابەتەکە نەبێ بە تەنها بە کەمپینی میت و یاخود کەمپینی هەوڵدان بۆ جێگا و گرتن یاخ ئەو لە ساڵ 25 کە تۆ باسەکرد لە پەرلەمانەیە کۆتایە ئەم شتانە باسەکە بێتە باسی ئاڵوگۆڕکردنی کۆمەڵایەتی وەژن لێرەیە لەم پرۆسی ئاڵوگۆڕەیە ئەوەش کە پەیوەندە بە پرسیارەکی پێشومەوە لە ڕۆڵی قوربانیەوە کە ئاڕوا بۆ ڕۆڵی قارەمان ینی لە ڕۆڵی دوونەوەرێکی ژێرستەم و ستەمدیدە و ژێر چەتۆکەوە ئەبێتە ئاکتەرێک ئەبێتە ئاژانسیەک ئەبێتە ئەوەی کە پێڵێن عاملیەتی ئەبێ بە فارسی وای پێڵێن عاملیەتی ئەبێ بۆ پێدانی سەراسەری کۆمەلگا ینی ئەوڕۆ لە ئێرانە هاتۆتە مەیدان و ژوشتنی ژنجیان ئازادی بەم جوڵانەوەی بەخشیوە و کچانی مناڵ و کچانی 1970 ساڵەوەمانە لە ڕیزی پێشەوە دەست بەرزەکەنەوە سنگ بەڕووی گولەوە ئەنێن لە ڕاستیە بۆ ڕزگاری سەراسەری کۆمەلگا سەر تاسەری کۆمەلگا خەباتەکەن نەک تەنها بۆ لابردننی ستەم لەسەر خۆیان و ئەمە ئەگەێنێتەوە بۆ جێگایە کەستەم لەسەر ژنان لە ڕابردووشە پێکەڵ و هاڵشێراو بووە لەگەڵ چەسانەوە لەسەر ئینسان ینی ئەمەی کە ژن ئەیکا ئێستا ژنان ئەیکەن لەم جوڵانەوەیە یاخ ئەتوانێت 8 مارس ئەم ساڵ ئەممانایە ببەخشێ تعبیرکردنە لەم حقیقەتە و لەم ڕاستیە کەژن لەم ڕۆڵەوە هاتۆتە ئەو ڕۆڵی تروامە زۆر دوورە لە فیمینیزم زۆر دوورە لە باسکردنەوەی کە با بەرابەری حقوقیمان هەبێ با لە ڕووی یاساییەوە یەکسابی دوور نییە ئاڕۆژمە تەنیا لە فیمینیزم دوور نییە دیارە لە فیلمیزم دوورە من لێرەشە دووبارە تێکارەکەم من زۆر ڕزم هەیە بۆ هەموو تێکۆشەرێکی فیمینیزم بەتایبەت لە ڕۆژهڵاتی ناوەڕاستۆمە بەڵام ئەمە حتا دوورە لە نەوعێک مەفهومی کاریگەر تۆ تەماشاکە مەسەڵەن حتا بەشێک بەداخۆ بەشێک لە کۆمۆنیستەکان ئەڵێن کاریگەر و ژن و مناڵەکانی کارگەر و ژن و مناڵیانی چی یعنی کارگەر بە پیاو حسابەکە کارگەر و خێزانی کارگەر بە پیاو یعنی ساڵهای ساڵە ئیتر ناکرێت بڵێ کارگەر یعنی هیچ وەخت نەدەکرا بڵێ کارگەر پیاوە بەڵام مەبەستمەوە ئێستا لەباری واقعیەوە ئێستا ژن ئەوەندە لە بازاری کارا هەیە لە هەموو دنیا کە ئیتر یعنی مەسەڵەن حتا ئەو شتەکە ژنان نیوەی کۆمەڵن ئەمە خۆی جملەیەکی پیاو سالارانەیە یعنی مەسەڵەن پیاوانی کۆمەلگا مەرحەمەتەکەن لەگەڵ ژنان ئاڵن ژن نیوەی کۆمەڵن لەبارەی ئێستاتیسیکەوە هەموو ئەوانەی کە تۆزێک ئەوەی پێڵێن جەمعیەت شناسی پێڵێن ئەوەی علمێک لەبارەی ئێستاتیسیکەوە تقریبا لە هەموو کۆمەلگایەکە کە پێڵێن وڵات ژمارەی ژن لە پیاو زۆرترە چونکە پیاوان زۆرتر لە شەڕا لە شتی ئاوا لە بینەسن ژنان کەمتر لە بینەسن بەرها بەڵام بە هەر سەبەبێک بێ لەباری دەمۆگرافیەوە
ژمارە ژن مەسەلەن لە هەر کۆمەلگایەکە تۆ حسابەکەی 52-53% یعنی پیاوان لە 50 کەمترە کەوابێ ژنان نیوەی کۆمەڵیشن حتا لەباری حسابیشەوە واقعی نییە بەڵام لەباری واقعیەتی ژیانەوە ئەسڵن زۆر غێر واقعیە یعنی ژنان نیوەی کۆمەڵ نین بە قەولی گۆران هۆی ژیانن هۆی ئەسڵی ژیانە و بە بڕای من هەتا ئەو وەزعیەتە سۆسیالیستیە لە کۆمەلگا بەرقرار نەبێ هەتا حاکمێتی شورایی دەسەڵاتی شورایی بەرقرار نەبێ ئەمە دەرناکەوێ ئەگینا واقعیە بەڵام دەرناکەوێت مەسەڵەن کۆمۆنی پاریس کەمە 1-2 ساڵەوە بەر بەردامەیەکمان بوو لەبارەی کۆمۆنی پاریسەوە من هەر لێرەوە دەستخۆشیەکەم لە هاوڕێیان سلێمانی قاسمیانی و لەیلا متیعیا قاسمیانی کە بەیەک زەحمەتیان کێشا ژمارەیەکی گۆباری هانایان دەرهێنا تایبەت بە 150 ساڵ کۆمۆنی پاریس بە کوردیە ئەلان ژمارەکەی نادام بەڵام هەر ئاوا لێ بدەن هەموو کەس دەتوانێت تەماشای بکە ژمارەیەکی زۆر دەوڵەمەندە لە بابەت حزوری ژنان لە شۆڕشی لە جەرانی کۆمۆنی پاریسا لەو دوومانە دەڕۆژا کۆمۆنی پاریس بەڕاستی لە هیچ مێژوەیەکی تر مەسەڵەن مێژوەیەکی دوور و درێژی کۆمۆنی پاریس لە وەختی خۆی لە رووسیا نووسراوە کە محەممەدی قازی تەرجەمەی کردو بە فارسی ئەوەندەیە ئێستا نزیک بەیانیشان مەدان کتێبەکەی بەڵام لەگەڵەوە تەماشاکەی ڕۆڵی ژنان زۆر بەباشی باس نەکراوە لە حاڵەکە لەم ژمارەی هانا زۆر بەباشی باس کراوە کە ژنان چ ڕۆڵێکیان بۆ بەڵام دەرنەکەوتووە ئەوەی کە دەرنەکەوتوە کولتوری پیاوسالاری کۆمەلگایە خۆگەنا لەوانان تەسەوەر نەخکەم لە کۆمۆنا جەماعەتێک بوون کە بڕیاریان دابێ ڕۆی ژن بشارنەوە ئەوە نەبووە بەڵام مەبەستمەوەیە لە توولێ بە درێژایی مێژوو و بەتایبەت لە درێژایم 150 ساڵی ڕابردوو ئەوەی کە هۆی ئەسلی ژیان و سەبەبی ئەسلی ژیان بووە چ لە دەرەوە لە بازاری کات چ لە ناوە لە ناو نەفسی ژیانە ژن بووە بەڵام ئەوەی کە مەینەتیش بۆ نسیبی ژن بوو یعنی ئەم دوانە هەردووکیان بوون تۆ تەماشای کە مەسەڵەن شتێک وەکو خۆکوشتن و خۆسووتاندن و ئەمانە هەر لە ئەفسانەی قەدیمەوە مەسەڵەن ئانتیگۆنە هەیە ئەنتیگۆنە تراژێدیەکی کۆنەین سۆفۆکڵ ئەنتیگۆنە بەڕاستی کچێکە زۆر بوێرە لەو سیستەما بۆ بەرحاڵ داستانەکەی توولانیە ناگەرمە بەڵام تووشی مشکلاتێکە بێ کە خەنە حەبس دوایە ئەمیر یا بڵێن شای ئەو وەختە هەرچی هەیە حاکمی وەختەی هاتن ئاخرەکەی ئەزانێکە و بێگوناحە ئەچن لە زندان دەری بێن تەماشاکن لەوێ خۆی کوشتووە یعنی ئانتیگۆنە باسی قارەمانێکە کاکە ئاخرەکەی ئەبێ بە قوربانی ئەوە یەکجار زۆرە مەسەن لە پاشماوەی ئەدەبی فۆلکلۆری کوردی شا زۆر هەیە مەسەن خەجووسیامان دوایە مەموزین وایە شیرین و فەرهاد بە معنایەک وایە یعنی ئاخری ئەمە مەسەن حتا ڕۆمیۆ ژۆلیەت وایە یعنی ئەمانە ئاخرەکەی ژنەکە بێتەوە بە قوربانی لە حاڵەکە ژنەکە لە پرۆسی داستانەکە بە دەرەجەیەکیش قارەمانە مەبەست لەگەڵەوە کە لە کۆمەلگای 3-4 ساڵە یا بڵین 5-6 ساڵەی ئینسانیا دوای ئەو مەرحەلەیە کە ژنان دەسەڵاتیان بووە کە پێڵەن ژن سالاری و دوای بۆەوە پێ سالاری مەینەت نسیبی ژن بووە زەحمەتیش نسیبی ژن بووە هەردووکیان لەبەرەوە منزورمەوە ئێستا کە مەسەڵەن باسی شۆڕشی ژنا و 8 مارسەیە من یەک شتە خەمەوە بێت هاوڕەشەما ڕێک 44 ساڵ بەر لێسە یعنی لە 8 مارسی 1979 یعنی 8 ڕۆژ و 8 ڕۆژ یعنی 2 هەفتە دوای ڕووخانی ڕژیمی شا چونکە جەرگەی شۆڕشی ئەو زمانەی ئێران بوو 8 مارسێکی ئەو وەختە بەرپا بوو ژنان تایە بەشداریان کرد بەڕاستیش جێی سەربەرزیە بۆ ژنانی ئەو کۆمەلگایە بۆ ئێمەش بۆ مەسەڵەن لە شاری مەریوان من لە بیرمە کەوتمە تەک ئەو
خۆپیشاندانی ژنان کە بەداخەوە وەختە هەر فەقط ژنان خۆپیشاندانە حتا لە تارانژەوە بوو خۆپیشاندانێکی گەورە بوو بەڵام پیا بە هەردەلێک بەشداری نەبوو ئەوە هەشتی مارسی ئەو شۆرشە بوو ئەمە هەشتی مارسی ئەم شۆرشەیە یعنی شۆرش و هەشتی مارس وەختی یەکان گیر بن عەزەمەتە من بۆ یەکی ئەیاریش بۆ یەکی ئەوەڵی ماهمەیش تەسەورەکەم هەروای لێدە یعنی ئەوەڵی ماهمەی ئیمساڵ فەرقێ بێ لەگەڵ هی ساڵان بەدەلیوە لە دڵی شۆرشەکە کە ئەم شۆرشە ئامانجەکانی یەکی ئەیار خەریکە ئەبا بەرەو بە نەتیجە گەیشتن بەهەرحاڵ با بەحسەکەمان بەلاڕا نەچێتەوە پرسیارەکانی خۆت بەرحاڵ من ئەوەی کە بینرێت لە بابەتی ئەم جوڵانەوە ئەم حرەکەتەیە ئەم حرەکەتە ئێستا لە ئێرانە بۆتە خاوەنی پلاتفۆرمی خۆی ینی بە جۆرێک هەر لە سەرەتاشەوەکەم جوڵانەوەی ژنژیان ئازادی هاتە مەیدان یەکێک لەو شتانە کە هەمیشە لە فکری بنابوو بیرم لێ کردەوە ئەوەیە کە چۆن ئەم جوڵانەکرێت تعبیر لە خۆی بکە وەکو ئێوەش باستان کرد کە دروشمی ژنژیان ئازادی لە سێ وشەی زۆر بەری پێکاتووە کە ممکنە لەلایەن هەر تەرەفێکەوە لە هەر لایەنێکەوە بەکار ببرێ بەکار بهێنرێ چۆن ئەم جوڵانەوە تعبیر لە خۆی بکە ئێمە لە بڵین منشوری 20 ڕێکخراوی پیشەیی و مەدەنیە ئەو حقیقەتە بینین و زۆر جار لەوێ کە وەختێک کەسانێکە لە دەرەوە سەیری ئەم منشورەکەن ئاوا بینن کە یەک دوو ڕێکخراوی ژنیشی تایە بە هەر حاڵ یاخود ممکنەوە بێتە بەرچاو کە ڕۆڵی ژنان لەم جوڵانەوەیە و لەم منشورەیە زۆر بەرجەستە نییە بەڵام پێشتر قسەیەکمان لەم بابەتەوە کرد ئێوە ڕایەکی تەواو جیاوازتان هەبوو من پێم خۆشە ئەو لێکدانەوە هەڵسەنگاندنتان بووە لە بابەت منشورەکەەوە با بڵێم باسێک هەیە زۆرتر لە زمانی ئینگلیسیا هەیە ئەڵەن هەر حرەکەتێکی گەورەی کۆمەڵایەتی وەختێک دەست پێەکە زۆرتر ئەڵبەت مێتافۆرێکە لە زۆرتر وەکو شەڕی هەور وایە هەور بە عاسمان لە عاسمان خۆتە بێ کۆ شەڕەکەن معلوم نییە چی بە چییە بەڵام دوای ماوەیەک ئەمجارە لە شەڕی هەورەکان تێپەڕە بێ واقعیەتی کۆمەڵایەتی پێیاکە ئیتر هەر لایەنێ قسەی خۆیەکە بەبڕای من ئەمە هەرچەند متافۆرە بەڵام ڕووی داوە لە شۆرشی ژنا یعنی شۆرشی ژنا وەختێک بەرپا بوو تا ماوەیەک مثلا بەعزە کەسێکان ڕابەری نییە ڕابەری نەبوو سوس بەبڕای من ئێستا ڕابەری نییە وا باشە ڕابەری وفقی باشە ڕابەری عمودی بەڵام مهمترین شتەوە بوو کە یانوت پەیامەکەی نییە بەرنامەکەی نییە پلاتفۆرمەکەی نییە بەبڕای من ئەم منشوری 12 بەندیە بوو بە پەیامی ئەم شۆرشی ژینە بوو بە پەرچەمی ئەم شۆرشی ژینە یعنی مەسەڵەن بۆ ئەوەی ئەم شۆرشە بەرنامەیەکی بێ پلاتفۆرمێک و پەیامێکی بێت چیتر لازمە کە لەم 12 بەندە نەهاتووە تازەم 12 بەندە بە تەواضعێکی زۆرەوە خۆیان توانە کە ئەمە سەرەتایە یا ئەمە لانی کەمە بەڵام ئەوەی کە دوو ڕێکخراوی تقریبا نەناسراوی ژنانیشتی تایە من قسەکەمەوەی ئەڵام ئەگەر چاو لە دوو بکەیت دوو ڕێکخراو لە ناو 20 ڕێکخراوە ئەکاتە 10%. بەڵام ئەم واقعی نییە چونکە مەسەڵەن یەکەم ئیمزای ئەو یەکەم ڕێکخراوی ئەو 20 ڕێکخراوە معلمانن ئەخە کەس هەیە نەزانێ کە لە ناو معلمانە زۆربەی معلمان لە ئێرانە ژنن ئەخە معلمان کە لە چەند ساڵی ڕابردووە جاری وا بۆ لە 80 شار لە 100 شاری ئێران بە شێوەیەکی تقریبان گشتی و سەراسەری خۆپیشاندانیان نیشان داوە بەتابەت لە کوردستانە زۆر وەخت فیلمەکانی ڤیدیۆکانی بڵاو بۆ تۆ کە نیشانەدا چەند لە ژن تایە بەشدارن هێشتا بەداخەوە ژن تایە بەشدارێکی ئاکتیو و پێشڕەوانە نین نەبوون بەڵام ئێستا ئیتر ئاکتیڤشن پێشڕەویشن دەیکەوابێ ئیتر دوو ڕێکخراو لە 20 ڕێکخراو نییە باقی ڕێکخراوەکانیش هەر ژن تایە هەن یعنی ژن و پیاوە
معلمان وایە کرێکاران وایە هەر کام لەوانە لەو خوێنکاران وایە خوێندکاران وایە لاوانی شۆڕژێڕی شاری سنەکی لە هەمیان پیاون بەشی زۆریان وایە و تازە من جارێک تژە من باس کردو ئەو دوو ڕێکخراوی ژنە ئەگەر مەسەڵەن لە جاتی دوو ڕێکخراوی ژن 18 ڕێکخراوی ژنیش بووان لەم 20 ڕێکخراوە هێشتا بەشێکی کەمن لە بزوتنەوەی ژنان بزوتنەوەی ڕزگاری ژنان یا ڕەهای ژنان لە ئێرانە زۆر بزوتنەوەیەکی گەورەیە و بازە کەسێک جامجارە جایەکەن لە بزوتنەوەی کرێکاری قەیناکات لە باری ئانالیزەوە قەیناکات تو جای بکەیتەوە بزوتنەوەی کرێکاری کە ژنیش تایە بەشدارە بزوتنەوەیە کە بۆ بازەکارێک بزوتنەوەی ژنان برێک مەحدودترە لە ئەوروپا پێڵێن یەک پرسیاری یەک پرسیاریش نییە بەڵام قەیناکە با ناوێ یەک پرسیاری بزوتنەوەی ژن لە ئێرانە بزوتنەوەیەکی بەهێزە وەسیعە بزوتنەوەی کرێکاریش وایە و ئەم دوانە ئۆڤەرلاپەکەن بەیەکەوە یعنی دایری متداخلیان یەکجار گەورەترە لە باقی تری یعنی مثلا بازە کەسێڵەن مەسلەی ژنان مەسلەی کرێکارانە مەسلەی کرێکارانش مەسلەی ژنان چون ژنان و کرێکار یەک لەباری وتم لەباری ئانالیز و لێکدانەوە ئەگەر لێک جای بکەیتەوە قەیناکە بەڵام لەباری واقعی و لەباری کۆمەڵایەتی و هەریەکە و هەریەکە بەمانای ئەوەیە کە بۆ بزوتنەوەی کرێکاری ئەم بەحسە دروستە هەیە لێ کرێکار ناتوانێت خۆی ڕزگار بکە مەگەرەوە هەموو کۆمەلگا ڕزگار بکە دەی ژنان شەوە ژناش ناتوانێت خۆی ڕزگار بکە مەگەرەوە هەموو کۆمەلگا ڕزگار بکە و ژنانی کرێکار ناتوانن خۆیان ڕزگارکەن مەگەرەوەی هەموو ڕزگار بۆ معنا دووشتی دوو ئیستلاحی کۆمەڵایەتی هەیە هیومانیزم و فیلانتەرۆپیزم ئەم دوانە یعنی ئینسانگەرایی هاونۆعگەرایی هەم لە بزوتنەوەی کرێکاریە پایەیە هەم لە بزوتنەوەی ژنانە پایەیە بۆ معنا بزوتنەوەی ژنان ڕاستە زۆر کەسەڵەن ژنانی چەساوە کۆمەلگا زۆرتر لەباری ژنبوونەوە لەژێر زڵمان بۆم وایە بەڵام ئەخە مەسەڵەن ئەگەر ژنان ڕزگار بن لە ئێرانیا لە جیهانە ئایا فقط ژنانی کرێکار ڕزگارە بن نا هەموو ژنان ڕزگارە بن ستا مەسەڵەن لە ئێرانە ئەگەر ئەم شۆڕشە بەو نەتیجە بگا کە ژن ڕزگاری بەدەست بێن نەک فقط حیجاب لابە حیجاب لابردن هیچ نییە چون 50 ساڵ لەستە خۆ حیجاب نەبوو لە ئێرانە عێراق حیجاب نییە حیجابێژ بە ئەمە چییە یەکێک لە ڕەمزی ئەوە کە ئەم شۆڕشی ژینا ئەوەندە لە دنیا دەنگی داوەتەوە هی ئەوەیە لە کۆمەلگایەکی تۆزێک مدرن و پێشکەوتی وەکو ئێران کە دەیان ملیۆن هێنشتی ئەلعان 86 ملیۆن جەمعیەتی هەیە لە کۆمەلگایەکی ئاوا یەکسەر ژنانە کە پێشتر مەسەڵەن 10 ساڵ بەر لە شۆڕشی 79 ژنان هاتوونەتە بازاری کار بوون بە معلم بوون بە سیستەر بوون بە هەداش شغلتیان گرتو تقریبا وەکو ژنی ئەوروپایی لە هونەرا لە گۆرانیا لە دانسا لە هەموو شتێکا بوون یەکسەر ڕوبەڕوو بوون لەگەڵ ڕژیمێکی ئیسلامی کە هیچ شتێکی بۆ نەهێشتونەتەوە کردوێنێتی بە کۆیلەی ڕووسەری و تووسەری و هەرچی شتە یعنی وا ڕێکەوتووە بە بڕای من ناوەختیە ڕووی داوە لە ئێرانە ئەوژەوە بەشی ژنانی ئێران کە بەشێکی نسبەتەن مۆدرنی ئیمڕۆژی دنیا بوون کتوپڕ لەگەڵ ڕژیمە ڕوبەڕوو بوون کە بازە کەسەڵەن ئەم ڕژیمە میراسی ئیسلامی عەرەبستانە منەڵم وانە لە ئیسلامی عەرەبستانی 1400 ساڵەوە پێشتر وەحشیتر و دواکەوتوتر و زیدی بەشەرترە ئەمە چکمە ڕژیمێکە بۆ سەرکتی ئەو ژنانەی کە لە قەرنی 2021 خەریکن ژیانەکەن کە بەشی زۆری خوێندکارانی ئێران ژنن لەبەرەوە ئەم ناوەختیە ئەم تەقارونە پێچەوانەیە بۆ تەبایسیەوە مەسلەی ژن لە ئێرانە یەکسەر هەوڵی داوە شتێک لەسەر خۆی لابا کەگەر لای برد نەتەنا ئێران نەتەنا ناوچەکە دنیا بەدەست مێردەزمەیەکەوە بەدەست مۆتەکێکەوە نەجاتی بێکە ئەوش وحشیگەری ئیسلامیە
هەر دوێنێ و ئیمڕۆ ئەو دایک و باوکانەی کە چوون ئەترادیان کردو بە مژار خواردنی مناڵانە و توانە داعشما سپاهی بەسیجی سپاهی داعشما شمای بە فارسی ناوێت یعنی داعش ڕژیمێکی داعشی ڕژیمێکی یعنی تا ئەو پەروەحشی لە ئاخری سەدەی بیستم و لە ڕۆبعی ئەوەڵی سەدەی بیستویەکە ئەمە لە ئێران حکوومەت بکە ئەوە بکە لە ژن یعنی ژینا لەسەر ئەوەی کە مەسەڵەن ئەوە بووە تۆزێک مویسەی دەرکەوت وای لێ بکەن کە گیان لە دەست بدا لە ئایچی لە وەختی ناشتنەکەوتیان ئەخر کوشتن بە خاتری ڕووسەری تاکەی خۆڵ بەسەری یعنی گەیشتە حدێک کەیتم معلوم بوو ئەم حدە تەحمل ناکرێت و کێ تەحملی نەکرد ژن تەحملی نەکرد لە ئێران بەڵام کە ژن تەحملیان نەکرد ئەوەندە شتەکە ئاشکرا بوو کە کۆمەڵێکی زۆر بەرچاویش لە پیاوان شان بەشانێوان هات نەمەیان تۆ لە هیچ خۆپیشاندانەکە احساس ناکرد کە ئەمە ژنانەیە پیاوانەیە تێکەڵ بوونێتر و ئێستا شەر بە بڕای من ئێستا ئەم کارەکە کردویان ئەم ژار خواردنکردنە ئەمە ئیتر من بارها وتومان حکوومەتی جمهوری ئیسلامی هەتا ئاخر لەحزەی خۆی دەست لە وەحشیگەری ئیسلامی هەڵناگرێت ئەمە یعنی ئەم ژار خواردنکردنە حتا لە کوشتنی بە گولە ترۆریستی ترە وەحشیانە تر و بە مەناگ ئیسلامی ترە بە معنای چونکە عینی ئەو کارەیە کە مەسەڵەن پوتینیش لە رووسیا کردوێتی یا لە تولی مێژوە هەمیشە دیومانە مرەتەب ئەم چینی دارا مرەتەب یەکتریان دەرمان خوارد کردو و کشتیان و خۆیان چوونە سەر جێگەی ئێستا کێنەڵام ڕژیم جمهوری ئیسلامی ئەوێ کچان ژار خوارد بکە کە چی کە ئەوانە ئیتر نەچنەوە مەدرسەیەنێ بیان ترسێنێ ترس ڕووخاوە لە ئێرانە معلوم ئەمەی کە جمهوری ئیسلامی ئێرانێکە جۆرێک بۆ زیندووکردنەوەی ئەو ترسەیە بڵێن پەلە قاژەیەکە بۆ دووبارە تەسبیتکردنەوە دووبارە تعریفکردنەوە و داسەپاندنەوەی ئەو ترسەیە بەسەر کچانەوە خۆی دوژمنی خۆی باشە ناسێەوە هەر بۆیە پەلاماری ئەو بەشە ئەدا لە کۆمەلگا کە لە ڕیزی پێشەوەی هەموو خەبات و هەموو بڵێن ئەم جوڵانەوە شۆڕ جێرانیا بوون ئەمەی کە ئێستا لە ئێران بینن فاتح لە نەزەر منەوە ئاوایە ینی تەبیعەتی ڕزگاری خوازانە و ئازادی خوازانە و پێشکەوتوانەی ئەم جوڵانەوەیە تەبیعەتی خودی ئەو کۆت و پەیوەند و بڵین ستەمە تعریفەکە کە بەسەر ژنانە داچەپاوە لە ئێران کۆمەلگایکی سەرمایه‌داریە بەڵام ئەم کۆمەلگایە لەسەر جادەوە تا ناوش خوێندنگا تاکو و شوێنی کار تا هەر جێگایەک ژنی تیابێت تا ناو ماڵ تا خونی کونجی ناو ژوورەکانی ماڵیش هەمی کراوە بە زیندانێکی گەورە بۆ ژنان زیندانێکی گەورە و بچووک ینی بەڕاستی ژنان لە ئێرانە لە هەموو جێگایەکە هاتو کوێی پیاکەن لە زیندانن تەنانەت لە ناو ماڵەکانی خۆشیانە زیندانوانێکیان بۆ داناون کە پیاوانن و بەشێک لە پیاوان بەداخەوە وەکو چۆن بڵێ نەخۆش کەوتون بەم درمە پیسەی پیاوسالاری لە ڕووی کەلتوری و لە ڕووی ئایدۆلۆژی و فکریەوە ئەمە بۆ خۆی وای کردو جا جوڵانەوەیەکیش کە لە بەرامبەر ئەم واقعێتە هاتوتە مەیدان بە هەمان ئەو بوعدە و بە هەمان ئەو فراوانی و قوڵیە هەم لە ئاستێکی فراوان و ئاسۆیە هەم لە ئاستێکی قوڵ و ڕیشەیە دش بە تەواوی ئەم ستەمەوە بۆیە ئەمە بەڕاستی ئومێدی ئەوەی لێکراوە لە سەرەتا و هەر بەم معنایەش ینی باسەکە لەسەرەوە نییە ئێمە قسە لەسەر تەنها بەشێکی پێشڕەوی ژنان بکەین کە ئاگان و هوشیارن بە موقعیتی خۆیان و ئاگان و هوشیارن بۆیکەوە ئازادی خوازیانی چی یاخود ئەوەی باوەڕیان بە ئایدۆلۆژیەیەکی دیاری کراوبیە بە چەپن یا ئەوەی کە بڵێن بڕوایان بە تێڕوانی چەپ و مارکسیان و کۆمونیستانە هێناوە بۆ دنیا بۆ ئاڵ و گۆڕەکان ئەوانە نا واقعەتی زیندانێکە بەسەریانە داسەپاوە مۆزوعەتی ئەو کۆت و پەیوەندانەی کە هەیە قوڵی ئەم حرەکەتە فەرزەکە ینی ژن لە ئێرانە ناتوانێت ڕزگاری بێ ئەگەر تەواوی ئەوەی کە دەوری دا و چواردەوری گرتو و هەموو ئەو زیندانە گەورە و هەموو تۆڕە بچووکەکانی ئەو زیندانە هەڵنەوەشێنێتەوە ناتوانێت تەنها بۆ یەکتیفا بکە کە لەسەر جادا پەچەی لەسرا بێت و خەڵک بڵین
گەشتی ئێرشاد وازی لێبێنێت و ئیبکە لە ماڵات چی لەو جێگایە کە کارەکات چی لەو شوێنەیە کە پەروەردەی مناڵەکە و لەو جێگایە کە بەشداری بە دووبارە بەرهەمێنانی کۆمەڵایەتی سیستەمەکە و سەرمایه‌داریە کاتچی لەو جێگایە نە حقوقی چییە مافی چییە پێگەی چۆنەوە ئەوانە لەبەرەوە ئەمە بۆ هەموو ئەم پرسیارانە ئەم جوڵانەوەی خەریکە جوابی هەموو ئەم پرسیار ناداتەوە بۆیە لە ڕووی مۆزوعیەوە ڕادیکاڵە باسەکە لەسەر ئەو نیە و ئەگەر ئێمە لە حرەکەتێکی بیست ڕێکخراوەیی پلتفۆرمێکی ئاوا یاخود مەشورێکی ئاوا پێشکەوتن خوازانە بینین بەڕاستی ئێمە ژیان ئازادی و ئەم جوڵانەیە بینین بە زمانی خۆی ئەدوێ بە زمانێکی جایستا لەوانەیە زۆر پاراو نەبێ لە بەرچاوی هەندێک وەوانە و لەوانەیە کەمێک پێویستی بۆ بێ پاراوتر بێ لە ئایندەیە ئەوانە بەڵام حقەتەکەی ئەوەیە تەواوی ئەو وشانەی کە ئەبێ بوترێت لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە لە دۆخێکی وەک ئەم دۆخەیە ئێمە ئەیبینین و ئەو قسانە هەستەکەی لە زمانی ژنیشەوە کراون لە زمانی یا لە زمانی بوونەوەرێکەوە کراون کە تەجاوزی ئەو جندەر ئایدنتیتی و جندەر بڵین هەویەتە جێندەرانی کردووە لە ئاسێکی باڵایە خەریکە سەیری کۆمەلگا کات و کۆمەلگا بینێت و ئازادی تعریفەکات و یەکسانی تعریفەکە یعنی وەک ئینسان نەگوەک جەندەر دقیقەن بۆی نەڵم ئەمەی کە ئێستا ڕوویداوە لە ئێران بۆتە باعثی ئاڵوگۆڕێکی سایکۆلۆژی کۆمەڵایەتی زۆر کە زمانەی کە خەریکی لێکۆڵینەوەن لە مۆدیێتە باسی ئەوەنەڵەن ئەم شۆرشە ذهنیەتی کۆمەلگای گۆڕاوە ئەمە نادروست نییە بەڵام ذهنیەت بەشێکە لە سایکۆلۆژی هەمووی نییە ئەمە یەک دووهەمەوەیە ئەم سایکۆلۆژی کە من باسم کرد کە بەتابەت لە ئەمریکا پێڵێن بهێڤیریزم لە کردارەوە دەست پێەکە نەک لە ذهنیەتەوە یعنی ئەلعان من ئەتوانم بە بۆچینی خۆم یا بۆ بە هەڵسەنگاندنی خۆم بڵێم هێشتا ذهنیەت لە کۆمەلگا ئەو نەگۆڕاوە کە کردار گۆڕاوە یعنی کە سایکۆلۆژی نەترسی جێ سایکۆلۆژی ترسی گرتوتەوە ئەخە کەسێک کە ترسە گۆڕێتەوە بە نەترسی خۆشتا بەمانای ئەوە نییە کە ذهنیەتەکەی زۆر ڕۆشنە بەڵام ئەمە ئیمکانی پێدا کە ذهنیەتێکی ڕۆشن پێ بکە مەبەستمەوەیە ئەوانەی کە دەڕووی دڵسۆزی یا هەرچێکەوە باسی وەکەن کە ئەم شۆرشە ذهنیەتی گۆڕاوە لە عینی حاڵاکە ئشارە بە شتێکی واقعیەکەن بەڵام ئشارە بە شتێکی عاریزیەکەن بە شتێکی تەبعیەکەن بە شتێکی بەرهەمێک لە گۆڕانی سایکۆلۆژی کۆمەلگا و من ئەمە بۆیە تەکرارەکەمەوە چونکە من پێم وایە ئێستا لە عینی حاڵاکە لە کۆمەلگا ئەو شەڕە هەیە بینی بەشی خوارەوەی کۆمەلگا لەگەڵ جمهوری ئیسلامی لەگەڵ نظامی سەرمایه‌داری لەگەڵ جیهانێکی کە قەیرانگرتو کە ئێستا هەیە بەڵام لە عینی حاڵات کێشەیەکی وەکو چۆن لەوەڵە بازم کرد تەنیا شەڕە هەور نییە ئێستا لە ئاسمان بەڵکو شەڕی بیر و باوەڕەکانیش هەیە شەڕ نە بەڵام کێشەی بیر و باوەڕەکانیش هەیە یعنی مەسەڵەن ئەگەر کەسێک بڵێ ئەم شۆرشە ذهنیەتی گۆڕاومی بڵێم بەڵێ ئیتر وەختە من قسەی خۆم بە کاملی نەکردو منەڵێم با ذهنیەتی گۆڕیوە بەڵام ئەوەڵەن ذهنیەتی بە کاملی نەگۆڕیوە یعنی هێشتا زۆری ماوە کۆمەلگای ئێران لەباری ذهنیەوە پێی بەوە باکە ژن چ جێگە و پێگەیەکی هەیە ئەمە یەک دووهەمەوەیە ذهنیەت بە دوای کردار ئاگۆڕێ یعنی هەمیشە وایە کردار یا بزوتنەوە لە پێشا دەست پێەکە هاوکات یا بە برەک تەخیرەوە ذهنیەتیش بە شوێنی ئاگۆڕێ بەڵام ئەوەی کە جێ دڵخۆشیە ئەوەیە کە ئێستا پەرچەمێک ئاڵایەک یا بڵێن پەیامێک لەلایەنێک لە کۆمەلگاوە ئەم لایەنە بڵێن ئەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوە ئەخە خۆ لە دەرەوە نەهاتوون ئەمانە لە دڵی کۆمەلگای ئێران و لە دڵی خودی ئەو شۆرشا هەن یعنی بە جۆرێک نوێنەری ئەو بەشە لە کۆمەلگان کە هاتوۆتە مەیان قسەی ئەوان یعنی قسەی پەیامی ئەوان ڕاگەێنێ و ئەو دوازدە بەندە ئەگەر کەسێک بێت لێی ورد بێتەوە مەسەڵەن فەرزکەن زۆرێک لە حیزبەکان لە 20 ساڵەوە پێشەوە لە 30 ساڵەوە پێشەوە منشوری حقوقی ژنیان داوە
منسووری حقوقی ژن فەرقی لەگەڵ منسووری ڕزگاری ژن بەڵام ئەمە بنێرە کنار باش منسووری شدا مانیفستیان داوە لەم بارەوە باسی ژنانەکە بەڵام ئەگەر تۆ بینی مقایسەی بکەی لەوانەیە هەرم 12 بەندە هێشتا بە معنای ڕێک و ڕاستتر ڕاستە و خۆتر وتاری ئەم شۆڕشەیەکە ئەلعان هەیە لەبەرەوە شەڕەمەن شوورکردن کارێکی بێهودەیە یا مەسەن وردبوونەوە لەوە لە فلان بەندیا فلان ئشکالی هەیە قەیناکە ئەگەر تۆ مثلا پێشنیارێک تەیە بۆ تەکمیلکردن بۆ وردکردنەوەی بیکە بەڵام بە معنایەک ئەمە ئاڵایە هاوڕێ شەماڵ داستانی کاوەی ئاسنگەر و ئەژدەها کرد یعنی ئێتە هەمومان بیستمانە وانە کاوەی ئاسنگەر لەو ئەفسانە ئەنوای ئەفسانە ئەنوای ڕێواتیان گێڕاوەتەوە بەڵام ئەو ڕێواتەی کە بەدڵی منەوە لە کاوە ئەوەیە کە کاوەی ئاسنگەر تا ماوەیە دیانی بە جەرگی خۆیان ناوە لەعینی حاڵەکە جەرگی سوتاوە بەڵام خەریکی ئاسن کوتان بوو لە لەحزەیەکە ئاسن و ئاسنی فرەداوە بەرەڵبێنە چەرمەکەی خۆی هەڵگرتەوە کردوێتی بە عڵاو کەوتوتە بەردەم خەڵکو چۆن ئاژدەهاکیان هین کردووە ڕوخاندووە ئەو لەحزەیە کە ئیتر کۆمەلگا پێشڕەوێک پیاکە و ئاڵایەک پیاکە ئەخر مەسەن ئەوانەی کە ئێستا باسی کوورش و باسی فلانەوانەکەن لە فاشیزمی ئێرانی تەماشای ئەوە ناکەن کە هەتا لە شاهنامە باسیەوە نەکراوە کە ئەو مەسا کاوە ئاڵای ئێرانی پێبوو نا کاوە ئاڵای ئاسنگەری پێبوو بەر هەڵبێنەکەی خۆی پێبوو بەر هەڵبێنەیەکی چەرمی کرد بە ئاڵا چونکە ئەوە لە بەردەستیا بوو ئەوە مهم بوو ئەوە مهم بوو کە دەرپەڕێت و بکەوتە پێش خەڵکەوە بڕۆن ئاژدەهاک بڕوخێن یعنی منزوم وایە کردداری کاوە مهم بوو لە وەختا کردارەکەی ئەو کردارە بوو ئایا لە وەختا کاوە ئەیزانی کە چی بکە داستانەکە بە جۆرێکیش ئەوە هەیە کاڵێن کاوە لە عینی حاڵەکە خۆی بوو بە پێشڕەوی ئەو شۆڕشەوە ئاژداهاکی ڕوخان بەڵام واگوزاری کرد بە فەریدونەوە بەحسێکی تر ئێستا واردی و بەحسە نابین بەڵام بە هەر حاڵ کاوە ئەم کارەی کرد و ئەمەی کە ئێستا لە ئێرانە مەسەن 56 ساڵ بەر لێ شاعرێکی ئێرانی وتوێتی باسی ژنی کردو باسی جێگە و پێگەی ژنی کردو شعرێکی زۆر جوانە لەوانەیە کەسێکیش ئیرادی لێ بگرێ بەڵام ئیراد لە شعر ناگیرێ ڕخنایگیرە ڕخنە ینی بە معنای نەقدێکی واقعی ئەو ئەڵێ کاوەیە ئایندێ ئیران زەن است دیێنی چی هەستا عینەن هاتوۆتە دیتر کەس ناتوانێت بێ لەم چوار کللیمەیە بگرێ مەسەم بڵێ ئەم چوار کلمەیە غەڵەتە ئەو شتێکی پێشبینی کردو کە ئێستا ئەو شتە پێشبینیە هاتوۆتە دی وانە یاکی تر وتوێتی شۆڕشی دواڕۆژی ئێران لەوانەیە ڕەنگی ژنانەی بێ حتا ژنانە بێ ئەمە متافۆرە یعنی تەفسیری جای بۆ غەرایب هەڵ ناگرێ هەم ژنانەیە هەم کرێکاریە هەم بنەڕەتیە هەموو شتێکە مەسەن ئێستا ئەمە دوسێ ڕۆژمان ماوە بە 8 مارس ئەم بەحسب بۆ ئەوەیە کە لەم دوسێ ڕۆژە تا 8 مارس تەواوە بێ قسە و باسی بنەڕەتی بکەین لەسەر مەسەلەی جێگە و پێگەیژن باشە فاتیجان بەرنامەکەمان ساعتێکی تێپەڕان من پێم خۆشە لە کۆتاییە و فرسەتە هەبێ کە دوا قسەی خۆتان و پەیامی خۆتان بۆ ئەم چەند ڕۆژەی کەماوە تا 8 مارسەوانە کاوە نوێیەکانی ئێران چی بکەن من ئەڵێم ئەمەی کە باسم کرد بەهەڵبێنە طبعا من نەزانم ئێستا لە تەواوی ئێران وتاب لە کوردستان کلمەی بەرەڵبێنە هەر بۆ ژنە ژن یعنی بەرەڵبێنەیەک بۆ ئەوەی کە خەریکی خۆراک دروستکردنەوەوانە بێ یعنی من پێشنهادێکم هەیە بەڕاستی لەوانەیە پێشنهادەکە تۆزێک ئیستعاری بێ یا خۆپیشاندانێکی تایبەتی بێ بەڵام پێشنهارمەوەیە هەموو ژنانێک کە گویان لەم قسە باسی من هەیە ڕۆژی 8 مارس لە وەختێکە لە فرسەتێکە بێنە دەرەوە لە ماڵەکان بەرەڵبێنەکان بکەن بە پەرچەم وەکو کاوە چۆن چەرمەکەی کرد بە پەرچەم وەلعین حاڵا بە تەلەفۆنە مۆبایلەکان سرودی ئینتەرناسیۆنال بن یا موزیکی ئینتەرناسیۆنال یا سرودی ئینتەرناسیۆنال
ئەگەر لە شەقام بۆیان کرا لە شەقام بیکەن ئەگەر لە ساڵۆن بۆیان کرا لە ساڵۆن بیکەن ئەگەر نەکرا لە کۆڵانی گەڕەکەکەی خوان و ماڵەکەی خوان بیکەن بەڵام ڤیدۆی لێ بگن و بڵاوی بکەنەوە بەرەڵبێنا وەکو پەرچەمی ژن لە شۆڕشی ژینا وە سرودی ئینتەرناسیۆنال وەکو لایەنی جیهانی بوونی ئەم شۆڕشە ئەمە پێشنهاری منە لەوانەیە بکرێ لەوانەیە نەکرێ مهمەوەی من پەیامەکەی خۆم پێشنهارەکەی خۆم گەیاند سپاس دەکەم دەست خۆش بە منەرەوە نەبڵێم فاتح ئەم باسی 8 مارس لە چەند ساڵ لەمەوە بەرەوە لەلایەن جریانێکەوە کە پێخۆشە ناوی خۆیان بنێن فیمینیزمی 99 دەرسات پێشنیاری ئەویانەیە کە ڕۆژی 8 مارس ڕۆژی مانگرتن بێ نەک مانگرتنی ژنانی کارگەر لە شوێنی کارە مانگرتنی سەرجەم ژنان لە کاری ناوماڵ لەو کاری کە بەبێ بەرهەم بەبێ بەرامبەر بە خۆڕایی بۆ کۆمەڵگا بۆ سەرمایهداری ئەنجامەدەن لە چەند جێگا ئەم خۆپیشاندانیش ئەکرێت لەم ڕۆژەیەوە بە جۆرێک باسی 8 مارس وەک تەنها ڕۆژی شایکردن یاخود ئاهەنگگێڕان یا پیرۆزباییکردن لە یەک و گوڵگۆڕینەوە لە هەندێک شوێن و ئەوانە تێپەڕبێ بۆ ڕۆژێک بە معنای وشە نیشانیدا ئەگەر ژن ڕۆژێک مان بگرێت لە کارکردن مان بگرێت لەوەی کە ئەو کارە سادانەی کە ئەنجامێدا و وا دیارە وەکو کارێکی دایکانە هیچ بەرامبەرێکی نیە لە کاتێکا کاری باوکانە کە لە دەرەوە کارکردن بێوانە حتممەە بێ بەرامبەری هەبێ بەڵام و کاریان بێ بەرامبەرە نیشانی بدەن کە جێگا و شوێنی ژن چەندێک بەێزە ئەم باسی تۆ ئەم پەیامی تۆ پێشنیاری تۆش من وایە بینەمەچێتە چوارچێوەی ئەوەوە مەبەستمەوەی ئەوە بڵێن فادح مەبەستمەوەی ئەوە بڵێن کە ئەم پێشنیارە بۆ ژنان بە تەنها ژنانی بڵێن ئێلیت یاخود ژنانی چاوکراوە یاخود ژنانێکە بەڕاستی بەشیشان لە ئازادی بەدەستێناوە توانن چالاک من لە ناو ڕێکخراوەکانی ژنانە ناگرێتەوە ژنی ئاسایی ژنی ناو ژن ئەوەی ئەو ژنێک کە هەموو ڕۆژێک کارەکات و کۆمەلگا دووبارە بەرهەمێنێتەوە ئەو ژنە شوێنی خۆی با لە ڕۆژی 8 مارسات تێکۆشەران خۆیان بکەن لە ڕەنگی ئەو ژنانە کە چەساوی دوولایەنە چەساوە سێلایەنە چەساوان با وەک ئەوان بکەنیتر ئەوە یەک دوای من بیرم کەوتەوە شتێکی تریش پێشنیار بکەم ئەوژەوە 8 مارس یا بڵێن ئەم ڕۆژی جیهانی مارسە لە کوردستانی عێراق هاو کاتە لەگەڵ بیرەوەری ڕاپەڕینی ساڵی 1990 وانە دەخن وایە ڕۆژێک دوایی و ڕۆژێک پێش ڕۆژی دووەمی ڕاپەڕینی سلێمانیە بارحاڵ بڵێ مەبەستمەوەیە ئێستا ژنانی تێکۆشەر لە سلێمانی خطابم بە هەموو ئەو هەرێمی کوردستانە بەڵام خصوصەن سلێمانی ئەکرێ ئەو ڕۆژە بکەن بە ڕۆژی هەڵسەنگاندنێک بڵێن 33 ساڵە ڕاپەڕین کراوە بە حساب ئیتر خۆی ئیدارەکە هەرێمی کوردستان بەڵام بەشی ژنان چی بۆ لەم 33 ساڵە وەنیە ئەم هەڵسەنگاندنە بە بڕای من زۆر ئەتوانێت بەرهەمێکی وشیاری دەری ببێ بۆ مەسلەی ڕزگاری ژنان بەتابن لە مختاکە لە کوردستانی بڵێن لە ئێران ئەم شۆڕشی ژینا بەرپایە کە شۆڕشی ژنا بە بڕای من شۆڕشەکە هەر دەست بەجێ تاسیری لەوێ بێ تاسیر لە ئەفغانستانە بێ لە دنیا لەتەوای مەسەڵەن ئەو منسوورەکە باسمان کرد لە کۆنفرانسی مونیخ دەنگی داوە یعنی ئەوەی کە لە ئێران ئەمڕۆ ڕووەدا یا ئەم ژار خواردکردنا ئەڵام UN ئاعترازی کردووە ئەخی UN بەڕاستی تەمەڵترین و نەجوڵترین ئۆرگانی ئەوەی کە پێڵەن جەهانی نەڵام جامعی جیهانی شتێک بەناوی جامعی جیهانی وجودی نییە بەڵام شتێک هەیە پێڵەن United Nation یا UN هەموو وەختێک لە دوای هەموو شتێکە بەڵامێتر لە مەسلەی مژار خواردکردنی کچانی
کچانی مەدرسە لە ئێران ئەو هەنیش هاتوونەتە دەنگ یعنی مەبەستمەوەیە ئەو منشورە یا ئەم وەزیەتەکەتان لە ئێران هەیە دەنگدانەوەی لە هەموو دنیا هەیە من منزورم دەوڵەتەکان نییە اتفاقەن دەوڵەتەکانی ڕۆژاوا موقفێکی زۆر خراپ زۆر پێچوانان هەیە زۆر فریوکارانیان هەیە بەڵام خەڵکی ڕۆژاوا مەسەڵەن ئوروپای ڕۆژاوا ئەمریکا کانادا ئوسترالیا ئەمانە بەڕاستی عاتفیان لەگەڵ خەڵکی ئێران و لەگەڵ ژنانی ئێران زۆر زۆر بەخۆت بەرحاڵ بە بەرنامەکەی تۆ زۆر توولانی نەبێتەوە هاوڕێ شەماڵ من جارێکی سپاس دەکەم بۆ ئەم ئەرکەی ڕێوەت برد و جارێکی تریش پیرۆزبایی ئەم ڕۆژە جەهانیە تایبەتیە لە تۆ لە هەموو تێکۆشەرانی ئەم مەیدانەکەم زۆر سپاس منیش سپاس دەکەم بۆ قبولکردنی داوەتنامەکەم بۆ بەشداریکردن لەم بەرنامانە تا یەکتر دیتنەوەیەکی تر فاتح ئومیدوارم بە تەندروستی باشەوە لە دوو هەفتەی ترا یەک ببینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لەسەر ئاڵوگۆڕ یاخود ڕێکخستنەوەی سۆشیالیستیانی کۆمەڵگا کامەش دووبارە هەر پێشنیاری خۆتەوە زۆر زۆر سپاس دەکەم دووبارە هەر بژین بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان کە دیدارێکی تایبەت بوو لەگەڵ هاوڕێ فاتحی شێخ سەبارەت بە 8 مارس بە ناونیشانی شۆڕشی ژینا و 8 مارس تا یەکتر دیتنەوەیکی تر بە شادی و کامەراییتان ئەسپێرم.